دیارە ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی سی سادقی دەستگاکەمان هەڵئەسێ بە دابەشکردنی موچەی بێباوکان بۆ مانگینۆ بەسەر 30 خانەوادەی بێباوکدا. ئەمە موچەی مانگینۆیە. ئێمە ئەمڕۆ تەوزیعەکەین لێرەوە. سوپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەین و سوپاسی خێرخوازانەکەین کە هەمیشە لەگەڵمانن بۆی ئێمە بتوانین کۆمەکێکی باش بین بە تایبەتی بۆ بێباوکان و خەڵکانی فەقیرۆژار و خەڵکانی کەم دەرامەت. لێرەوە پەیاممان بۆ خێرخوازان ئەوەیە دەستگای خێرخوازی بەخشین دەستگایەکی ئەمینە و سەرڕاستە و بەردەوام خزمەتەکە و لە هەموو لایەکەوە یعنی بەڕاستی خەڵکی هەژار و کەمدەس و کەم دەرامەت ئومێد و هیوای لەسەر هەڵشنیوە و وەکو ئەڵێ ئەمە دەرگانەیەکە بۆ خەڵکی هەژار و فەقیر کە هەموو جارێک پەنای بۆ دێنێ. ئەوە ئێمەش ئەوەندەی توانی بێتمان بە پشتیوانی خوای پەروەردگار و بە پشتیوانی خەڵکی خێرخواز و خەڵکی شاکەویست لە خزمەتیان بوین و توانیمانە زۆرێک لە گرفتەکانی خەڵک چارەسەر بکەین. سوپاس بۆخوا لە نەخۆشی لە گرفتی هەژاری و بێباوکی لە نەخۆشیەکان و لە گرفتی بێخانووی و بێجێگە و ڕێگەیی و دامەزراندنی هەلی کار و کەسابەت بۆ هەندێک خەڵکی فەقیر و هەژار ئێمە بەردەوامە بین و لێرەوە داواکەین خەڵکانی خێرخواز لەگەڵمان بەردەوام بن بۆی بتوانین ئەم پرۆژە مبارەکە و ئەم پرۆژە پیرۆزە بەردەوام بێت. هیوادارم هەموو کاتێ هەروە سەرکەوتوو بن داوای زیاتریشیان لێکەین بۆ ئەم خەڵکە. هیوادارم ئەم خەڵکە زۆر بە بۆنی ئەوە هەموو کاتێک ئەم خەڵکە دایمە خەریکی ئەوەن یارمەتی خەڵک ئەدەن زۆر دەستخۆشیان لێ ئەەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. هیوادارم ئەم خێرخوازانە هەر بەردەوام بن ئاوا هاوکاری ئەم میلەتە بکەن، هاوکاری ئەم فەقیرۆژارە بکەن، هاوکاریە دیوەکانمان بکەن.